لمدينة أو مجالك لا وكمعجزة إسلام وكو كملايتي دبكوه پیامبر علیه الصلاة والسلام اما رنگ بیستویتان یکم ایش که کردی لمدینه مزگوتی درست کرد. بویا چونکه مزگوت شوینی جیانوی روحی انسانی ایمان داره. شوینی اصلاحات کردنی نفسیتی. یعنی اما همومان لایشو کارکان من لدروا لجیان لقل ما ومنالا زور هلا کبین لدروا. ورنگ الروح من نفس من زور برین داره بید. زور بر یکتریه کبین. زور ناراحت بین. پیوست من بویا هندک لروی روحی و لروی نفسی و اصلاحات کرد. شوێنێک کە ئەو ئیسلاحەتی تیا بۆ ئیماندارەکان مزگەوتە چونکە تۆ پەیوەندیەکەی بە خوای پەروەردگارەوە عەرزی مشکیلەکانی خۆت لەگەڵ خوایە ئەکەی داوای یارمەتی و کۆمەکی لە خوا ئەکەی پەیمان بە خوا تازە ئەکەی تۆ کە لەسەر ئیمانداری بمێنیتەوە بۆیە مەفروزە هەر نوێژێک تۆ لە مزگەوتایەکی کە لێ بیتەوە ئیسلاحەتێکی بۆ هاتبێت هەر جمعەیە کە تۆ یەکەیت و سەعاتێک لە ئیشی خۆت و لە کاتی خۆ دەگری مەفروزە هیچ ئیسفادە نەکرد بێ کە لێ بیتەوە ئیسفادەیەکی ڕۆحی و نەفسی کردبێ مرتاح بي كتو نيو ساعات ساعات وخوايا لكن بفعلي او انا خالص ناو ضلي خوتو هيج مساله كي تريتيانا الا بو جيشتم بخوا خاي ولا الا درجات بي كاتو هست باصلاحتي كي روحي كربه كم لا ازار كان دور كوتبيتو كم لا نار حتى كان لبيتو بيتو نجال بيبو تاملات بو غلط عليك لم حتى ياكلوتا كالامر ياكلوتا لو جناح عليك لدست قوماوا يعني مزگەوت یەکێ لە ئیشەکانی ئەوەیە ئەگەر تعبیرەکە ڕاست بێت وەکو نەخۆشخانەیەکی ڕۆحی و دەرونی وایە وەکو شوێنێکی ژیانەوەی ڕۆحی ئینسانەکان وایە لە بۆیە خوای گەورە فەرمێ لە ناو مزگەوتەکانە بە هیچ جۆرێ هەوڵمەند قسەی دنیایی مەکەن کڕین و مەعاملەت تایە حرامە بێجگە لە خوا ناوی کەس مەبەن دەنگەدەنگ و ئاژاوە مەکەن مەگەڕن گۆشتە وندووەکانتان هەوڵمەند تەنانەت فەرمێ کە یەن بۆنێکی خۆشمان لە خۆتان با جلەکانتان پاک بێ با شکڵتان جوان بێ بۆی خەڵک لە مۆزوعەکە دەرنەچێت اونجا کە هاتنە ناو مزگەوتی تر گەورە و بچووکی نامێنێ دەوڵەمەندی فەقیری نامێنێ کێ زوو هاتیێتە ڕیزەکانی پێشەوە هەمووتان بەیەکەوە دوعا بۆ یەکتریەکەن دەست بە یەک خوا بەرزەکەنەوە داواکەن کە ئەو خوای بێ بەدەمتانەوە کەواتە ئەگەر بەم ڕۆحە و تەوار پێغەمبەر فەرمێ کە هیچە ناو مزگەوت ڕەحمەت زۆرە بارێ بیدایەتەکەی بڵێ خوای لەو ڕەحمەتە بەشم بێ کە ڕوویتە دەرەوە خوا فەزلی زۆرە بەسەر خەڵکە ڕزقی زۆر ناردووە بڵێ خوای لە فەزلی خۆت بێ بەشم نەکەی بەشم بی وام لێ نەکەی کە نەفسممان دوور بێت لە ناو مزگەوتە بۆیە لە هەر شوێنێک مسلمانێک هەبێ کۆمەڵە مسلمان هەبن یەکێک لە ئیشە سەرەکیەکانیان ئەوەیە کە مزگەوت بێت مزگەوتێکیان هەبێت تیای کۆببنەوە بە فیعلی ئینتیمای ڕۆحی خۆیان و ئەو وەزع نەفسی کە بەسەریان چونکە بەڕاستی ئەگەر ئینسان لە ڕووی ڕۆحی و لە ڕووی نەفسیەوە هێمن بۆوە ئیتر لە دەرەوەش لە کاتەکانی تریش ئەگەر قورسیش بێ ژیانی ئەتوانێ هەڵبکات بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ناو مزگەوتەکەیە هەر لە سەرەتاوە بەشی ژنانیشی دانا بەشی مناڵانیش هاتن بۆ مزگەوت فەقیر و دەوڵەمەندەکانیش هاتن بۆ مزگەوت یعنی مزگەوت بە فیعلی یەکێک لەو شتانی کە ئەڵەم پێویستە مراجعە بکرێتەوە ئێمە چەمکی مزگەوتمان تەسک کردوتەوە تەنیا لە ئەوەی کە نوێژی تیاکرێ و زۆربەی جار بەداخەوە ئاگاشمان لە نوێژەکان نییە هەمانە لە ناو مزگەوتانی بەڵام دڵمان بە یەکتری خۆش نییە لە ناو مزگەوتانی بەس بەجەستە بەڵام بەڕۆح لە شوێنێکی تری على الأقل أم ساعتين كلام مزجوت أحوال بروحي شلير بيت بوي كأي سوادي بكي كوتراوا بوي لهش ولا كعدم صمان هم نبي لو كان مزجوت كان بيت جاي كيقولوش تاني تري كلام مزجوت أكلا كما عليه الصلاة والسلام وكو مؤسسة قاضي دعنا هذا كلمة محكمة الدنيا خلق غير مشكلة كان هو أهات الولاء كما عليه الصلاة والسلام اگر شتێکی اجتماعی بووە شتێکی مادی بووە زۆر جار هاتن بۆ مەسەلەی زراعاتیان بۆ مەسەلەی مەشاکیلی بینی فەلاحەتی خۆیان چونکە مەدینە شارێکی زراعی بوو هاتن لە بەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عەرزیان کرد و ئەویش ئەگەر سەریح بیزانیایە پێیوتن ئەگەر نەبووایە یان ئاەتی قورئان لەسەری هاتە خوارەوە یعنی لە ناو مەدینە